بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله تعالى عليه وسلم. بەڕێزان و خۆشەویستانم لەم پەیامە ئەمەوێ شتێک بۆ مسلمانان ڕاستکەمەوە. لە ڕاستیە کاتێک ئێمە هەر هەمومان لە بەردەم ئاەتی و ئەمە السائلە فەلا تەنهەڕ ئەوەستین زۆر ئەترسین لەوەی کە ئەگەر شتێک نەدەین بە سوالکەرێک کە ڕوومان تێئەکە و داوامان لێ ئەکە. لە ڕاستیە سائل لەگەڵ مخادعە ئەوێ لێکەینەوە. ئەو کەسەی کە فێڵبازە و بە ناوی ئیسلامەوە بە ناوی دینەوە بە ناوی سوالەوە بۆتە بازرگان ئەبێ جێکەینەوە لەو کەسەی کە داواکارە و فەقیر و هەژارە. ئێمە لە ئەمڕۆیە تقریبا گیرۆدەی ئەم حاڵەتە بووین. خەڵکە فێڵبازەکە جێگەی خەڵکە فەقیرەکەی گرتوێتەوە لە مەسەلەی سوالە. بۆیە ئینسانی مسلمان دوو واجب لەسەرەتی لە مەسەلەی ماڵە. واجبێکیان ئەوەیە کە چۆن ماڵەکەی پەیا ئەکە پرسیاری لێکرا لە ڕۆژی قیامەتە من ئەینە اکتسبتە مالک، لەکوێ ئەم ماڵی خۆتە با بڵێن بەدەست هێناوە، دووەم چۆن سەرف کردووە. وەک کۆساری شاعر لە شعرێکی ئەفەرمێ هەریەک لە ئێمە ئەبێ خۆی ڕاست و ئامادە بکە بۆ زنجیری کەمەندکراوی سێ پرسیاران کە لە ڕۆژی ڕاستاخێز و دواییدا داهاوێرێنە ئەستۆ. یەکەم ئەو ماڵوستارەیە لەکوێوە بەدەستێنا، دووهەم لە چیتدا سەرف کرد و بەچی کۆتایی پێهێنا، سێهەم لاشت بەچی ماند و ڕزان لە پێناو چیت کۆتا کرد. ئەم سێدانە پرسیارە بەتایبەتی یەکەم و دووەمیان بەلای منەوە زۆر گرنگە. ماڵ و سەرۆت و دارایی لەکوێوە بەدەستهێنا، دووهەمینیان ئەو سەرۆت و سامن لە چیا سەرف کرد کە تۆ ئەتەوێ خێرکەی ئەبێ بزانی ئەم خەیرە بە کێ ئەدەی، ئەبێ بە کەسی مستحق بدۆزیتەوە. بەڕاستی ئەمڕۆ دیاردەیەکی زۆر ناشرین لە کوردستانە دروست بووە کە ئەویشەوەی تاوای مزگەوتەکانی گرتوێتەوە. دوای مزگەوتەکان کۆمەڵی خەڵکی سووری بەتایبەت یان لە مزگەوتەکانە هاوارێکی گەورە و دەنگێکی ناقۆڵا و سنووری مزگەوتەکان هەمووی تێکچوو و حەڕەمی مزگەوتەکان هەندێک خەڵک خەریکی نوێژە، هەندێک خەریکی ذکرە، هەمووی تێکەدەن بەسەرێکە هاوار و گریان و نرکە و ناڵەیەک لەسەر ئەوەی کە ئێمە هەژارین و نەدارین و نیمانە. لە کاتێکە خەڵکی خۆمان ئێمە زۆر هەژار و نەداری تایە و بۆ شێوازەش داوا ناکە و ئەشزانین عەرەبی عێراقیش یەک دنیا عەرەب هەمویان ئاوارە بوون، سەرگەردان بوون، هیچێکیان نەهات لە مزگەوتەکانە داواکە. ئەمەی لەم حاڵەتەی سووریەکان بە دیراسی خۆم بە متابعی خۆم چ لە مزگەوت چ لە ماڵ هەمیشە دیراسی ئەوانم کرد بزانم کامیان فەقیرە. هەتا ئەم لەحظەیە کە لە خزمەتانە قسە ئەەکەم سووریەکم نەدۆزیوەتەوە کەوا فەقیر بێت و داوا بکە. هەموو ئەوانەی کە بینیمە مخادع بوون. بۆیە ئەم ئاەتە پیرۆزەکە ئافەرمێ ئەو کەسەی داوای لێ کردی سەر کۆنەی مەکە و شتێکی هەرچۆنە بێ بدەرێ، باز لەوە ناکا کە کەسێکی فێڵباز بێ، کەسێک ئەمە کەسب و کاری بێ، ئەبێ ئەم کەسانە ڕابگیرێن، ئەبێ موسڵمانان بەرامبەریان بوەستن، پاریان نەدەنێ، هەتاوەکو ئەمانە ئەوەستن. بۆیە لە خزمەتتانە عەرزەکەم لە مزگەوتەکانە، لە دەرەوەی مزگەوتەکانە، لە ماڵەکانە، لە هەر شوێنێکە کە کەسێکی مخادعێت داوات لێ ئەکە ئەوێ فێڵت لێ بکە، ئەگەر 250 تەبعیشی بەیتێ تۆ گوناهبار بووی لەوەی کە هانی ئەم کەسە داوا لەسەر خراپەکەیت. هەوڵ واد لێ کردو ئەم کەسە زیاتر سوور بێ لەسەر سوالکردن و سوکردنی نەفسی خۆی. بۆیە تکاتان لێ ئەەکەم لە منبەرەوە بە هیچ شێوازێک ماڵ و سەرۆتی سامانی خۆتان بە بەلاش مەدەن بە کەس. هەتا یەکێک لە دۆستەکان بۆی گێڕامەوە، یەکێک لەو برا بە ڕێزانە هەر جارێک پارەی داوە بە سوالکەرانە کۆی کردێت و بزانێت چەندەکە دوای لە زەکاتی دەرکردەوە، لە زەکات دەرناچێت. بەڕاستی زەکات ئەبێ کەسی مستحق بدۆزیتەوە، فعلەن زەکاتەکەی پێ بشێ، اینجا تۆ تەسلیمی کەی، نە کەسێکی مخادع. ئێمە هەمومان ئەزانین کە ئەمانەی کە داوا ئەکەن لە ئەمڕۆ کۆ بە کۆڵان و کوچە و بازاڕەکانە، بە ناو ماڵەکانە، بە ناو مزگەوتەکانە، بەڕاستی ئەزانین مخادعن. وە ئێمە موسڵمان ئەبێ وشیار بین، ئەبێ چاوکراوە بین، نابێ هەموو کەس بێت بە ناوی دینەوە بمان خەڵەتێنێ. بەڕاستی ئەبێ کەسی موسڵمان زۆر واعی و چاوکراوە بێ. ئەگەر کەسێکی هەژارت بینی هەرچیت هەیە سەرفی کە بووی، هەوڵ بدە لە خۆت بگرەوە، لە ماڵ و مناڵ بگرەوە، پێ عەتاکە. بەڵام کەسێکی مخادعت بینی خۆت گوناهبار مەکە و پاریان پێمەدە. داوا ئەکەین لە زاتی پاکی پەروەردگار، خوای گیان ڕەحم و بەزەی خۆت بەسەر هەژارانی وڵاتەکەمانە ببارێنە. خوای هەموو ئەو دۆست و خۆشەویستانەی کە خەیر و خەیراتی ئەکەن لەم وڵاتی ئێمە، خوای بە هەزار قات بۆیان پڕکەرەوە. خوای بۆ خاتی گەورەی خۆت هەمومان پێکەوە لە خزمەت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کۆبکەرەوە. آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين.